مصر وعلي دانیشتووی سلێمانی حەز و خولیایەکی زۆرم هەبوو بۆ ترشیا دروستکردن. هیچ کاتی بیریم لێ نەکردەوە من دوکانێک دانیم، بەس ئازایەتی کوڕەکەم بۆ کوڕەکەم دایکە بە دوکانێک دانی تۆ دەستیم ئیشەو هەیە بە دوکانێک دانین و کەسا بەتێ بکەین و هەم هەلی کارێک شە بۆ من لەخوا بە زیاد بێ الحەمدوللا توانیمان ئەم دوکانە خنجیلێ بۆ خۆمان بکەینەوە. ئێمە بۆ ئەم جیلە تازەیەمان هەنێشتی گۆڕانکاری لە ترشاتەکانمانە بکەین و چی دروستکەین. ترشاتم دروست کردەوە بە زەڵاتە چەندین جۆر بڵێن حەوت جۆرم هەیە زەڵاتەکانم، زەڵاتی ترشات هەمە بەس بە بیبەرە خۆشکراوەی تر بە بیبەر و بە چەندین جۆر بەهارات و چەرەسات. ترشاتم هەیە مەیان بەس بە بڵین خەیاری ورد و زەیتونە. ئەم زەڵاتەیەم هەموو ینی بابەتێکی کەرستی ترشاتە ئیتر کراوە بە زەڵاتە و کاکڵە گوێزی تایە و لەگەڵ هەنارە. ترشاتم هەیە چەند جۆرێ ترشات، عەمبەم هەیە، ترشاتی زەردی سادەم هەیە، موسڵاویم هەیە کە بڵین ئێرە زۆر ئاشنانین بە موسڵاوی بە سرکەی خورمە ئەکرێت. کوردی خۆمانمان هەیە، شاهانەم هەیە، سووری سادەم هەیە. ئەمە زەیتونی تەمەرهەندە خۆشم کردووە بە تەمەرهەند. زەیتونم هەیە بڵین خۆشم کردووە بە چەندین جۆر مڕەبا، کاکڵی گوێزشی تایە چەندین جۆر مڕەبام هەیە، زیاتر لەو مڕەبایانە کە هەتا ئێستا خەڵک پێی ئاشنانە بووە زۆر. من لە کولەکەی زرد مڕەبا دروست دەکەم. حەز و ئارەزوویەکی زۆرشم هەیە بۆ سرکە دروستکردن، سرکەی تری ئەەکەم، سرکەی سێو ئەەکەم، سرکەی مێوش دووبارە تری ئەەکەمەوە بە مێوش، لە مێوژەوە دووبارە ئەیکەمەوە بە سرکە.